لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی ڕایانگەیان 40 بیر و شەمعی ئاویان لە ناوچەی تانجەڕۆی سلێمانی داخستووە کە لەلایەن ژمارەیەک کەسەوە بۆ فرۆشتنی ئاوی خواردنەوە بەکار هاتوون لە کاتێکدا ئاوەکە بۆ خواردنەوە شیاو نییە. تۆمەتبارەکانیش تەنیا بەڵێننامەیان پێپڕکراوەتەوە لەبری ئەوەی بدرێن بە دادگا. بەپێی بەیاننامەیەکی لیژنەکە ئەو ئاوەی بەکارهێنراوە مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان هەیە و ئەنجامدەرەکانیش تەنیا بەڵێننامەیان پێپڕکراوەتەوە کە دووبارە ئاوی پیس بە هاوڵاتیان نەفرۆشنەوە. ئێمە شوێنەکانمان پێلا بردون و ئیجراعاتی خۆمانمان کردووە لە ڕێگەی لیژنەکەوە و هەندێکیشیان بەڵێننامەی یاساییان لێوەرگیراوە لای دادنووسی سلێمانی بە دووبارە نەکردنەوەی ئەو کارە و لابردنی شوێنەکانیان هەندێکیشیان سزای مادیش دراون. هەندێکیشیان نردومان بۆ پشکنین لە پشکنینی شیاونین بۆ خواردنەوەی هاوڵاتیان. ئەو ئاوەی دەچێتەوە بۆ تانجەڕۆ سەرجەمی ئاوی ئاوەڕۆکانی نێو سلێمانیا بەهۆی پیسی و بۆنی ناخۆشی ئاوەکە تا ئەندازەیە خەڵکی ناوچەکەش هەراسان بووە، بەڵام فرۆشتنی ئاوی بیر و شەمعەکانی دەوروبەری وەکو ئاوی خواردنەوە بە مەترسی گەورە دەزاندێت بۆ سەر ئەو کەسانەی بەکاری دەهێنن. سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ناکرێت ئەو کەسانەی ئەو جۆرە ئاوە دەفرۆشن تەنها بەڵێننامەیان پێپڕ بکرێتەوە بەڵکو دەبێت سزا بدرێن، چونکە بەکارهێنەرانی ئەو ئاوە مرۆڤ تووشی دەیان نەخۆشی دەکات. لەلایەکی ترەوە دەبوو ئەو بیرانە لە ساڵی 2002 دابخرانایە و دەپرسێت ئەو ماوە زۆرە بۆچی ڕێگەیان پێدراوە کار بکەن. ئەم لیژنانە بۆ لە ساڵەکانی ترە ئەم بابەتانیان نەجوڵاندووە. بۆچی ئێستا ئەیجوڵێن؟ ئەبووە ئەسڵەن لە ساڵەکانی لە سەرەتای 2000ەکان ئەم بابەتیان کۆنتڕۆڵ کردن، خۆ لیژنانە هەبوون، لیژنەکانی قایمقامەت. بۆچی لە ناوچەی تانجەرۆ کە لە دروستبوونی سلێمانیەوە سەوزەی لێ ئەکرێ بۆ تا ئێستا نایڵن من ئەی سەوزەی لێ بکەن، یعنی بۆ نان من ئەی بکەن کە سەوزە و خواردن و تەڕەکاڵ لەو شوێنە نەکرێ. هەتا ئەم ساڵانە شەرەکرا تا پاری شەرەکرا. مەفروزە بەپێی ڕێکاری یاسایی خۆی ئەو تەنکەرانی کە ئاوی خواردنەوەیان پێ نییە و با خواردنەوەی فرۆشن بە دڵنیای بێ سزا بدرێن. چۆن نابێ سزا بدرێن؟ بەهۆی کەمبوونەوەی ئاوی ماڵان لە زۆربەی گەڕەکەکاندا بە تایبەت لە وەرزی گەرما هاوڵاتیان پەنا بۆ کڕینی ئاو دەبن. بەڵام بەپێی بەیاننامەیەکی لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی پارێزگای سلێمانی 40 بیر و شەمعە ئاویان بە هاوڵاتیان فرۆشتووە. ئەمە لە کاتێکدا بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ساڵانە ڕێژەی تۆمارکردنی نەخۆشیە مەترسیدار و درێژخایەنەکانی وەکو شێرپەنجە و شەکرا ڕوویان لە زیادبوون کردووە. پامیر عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.